ڕاستی ئەمڕۆ بابەتێک لە هۆڵی پەرلەمان دروست بوو بە حکمی ئەوەی کە نوقتەی نیزامی یەک خولەک زیاتر نییە دەرفەت نەبوو بۆی ڕوونکردنەوەی تەواو بدەین سەرباری ئەوەی کە داوامان کرد لە بەڕێزان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆی ئێمە پەیامەکەمان بە جوانی بکە و هەندێک کەس یان هەندێک لایەن بەلاڕێیدا نەبن قسەکانمان پێم خۆشەوە ڕوونکردنەوە بەوە بدەم ڕاستی بابەتەکە وا لێک درایەوەکەمێن بێڕێزیم بە ژنان یان ئافرەتان کرد بێ لە هەرێمی کوردستان پێم خۆشێک حقیقەت بۆ بینەرانی ئەوەی بەڕێز باس بکەم یەکەم کەس کە دایکمە ئافرەتە خاوەنی سێ برای شەیدی سەنگەر و براو خوشکێکی ئەنفالە یعنی بۆیە ئەگەر هەرگیز جورئەتی ئەوم نییە بێڕێزی بەرامبەر ئافرەتان بکەم ئەگەر هیچ نەبێت لەبەر دایک و ئەو خوشک و کەسوکار و ڕەفیقەکانم لە پەرلەمانی کوردستان وی وادارم هەندێک لایەن و هەندێک ئەحزاب ئەمە بەکار نێنن بۆ هەندێک پەیامی خۆیان کە ڕەنگە جۆرێک لە حەقیان لە دڵا بێ جۆرێک لە جۆرەکان ماوەکانی کارکردنی ماوەکانی پێوشومان کە نەقدمان لە حکوومەت و کەم و کورتی و گەندەڵەکان کردووە بێن ئێستا بەکاری بێنن بۆی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ناشرین بکەن لای خەڵکی کوردستان دواتر من پێم خۆشەیەک ڕوونکردنەوەی تر بدەم لەسەر ئەوەی کاتێک من باسی ئەوم کردووە حکوومەتی مێینە ڕەنگە ئەمە بابەتێکی تر بێ بابەتێکی فەلسەفیە من ناچمەنە ئەو قوڵای ئەو مۆزوعانەوە تەنها ئەوەی کە من مەبەستم بۆ بیگەێنم ئەوە بووە ئەم حکوومەتە بەداخەوە بووەتە هۆکارێک بۆ ئەوەی کە کۆمەڵێک ئافرەتی مۆدێل هەرچەنە ناوی ئافرەتم نەهێناوە وتومە مێ ڕەنگە زۆر شتی تر بگرێتەوە بەڵام باسم لەوە کردووە کە هەندێک لە مۆدێلەکان لە سایەی ئەم حکوومەت و حکومڕانیە وایان لاتۆ لە پڕ هەمویان دەوڵەمەند ئەبن لە ماوەیەکی زۆر کورتە هەمووی دەبنە خاوەن فێلا و شوقە و سیارەی گرانبەها لە کاتێکدا ئێمە ئافرەتە سەنگینەکانمان ڕۆژنامە نووسەکانمان نووسەرەکانمان ئەو ئافرەتانەی کە خاوەن دەست و قەڵەمن و ڕۆژێک لە ڕۆژان هاوکاری مێردەکانیان کردووە لە شۆڕشەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستان ئێستا بێکار بێەوەی دامەزراندنیان بۆ بکرێ بێەوەی موچەیەکی شایستەیان بۆ بڕێتەوە هەمویان لە سوچی ماڵێکەوە کەوتون بەڵام بەداخەوە لە بەرامبەر ئەوە کۆمەڵێک ئافرەتی مۆدێل کۆمەڵێک مێی مۆدێل بەداخەوە بەشێکیان بوونەتەوەی ئەوەی کە بە زووی دەوڵەمەند ببن بەشێک بەداخەوە ئەمە لە سای ئەم حکوومەت و حکوومەڕانیە ئەمە هاتۆتە بەرهەم هەموو وتان ڕۆژانە بینەران ڕەنگە هەمویان درک بەو حقەتە تاڵە بکەن کە بەداخەوە لە هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە دواتر من وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای تەواوم بە یەکسانی جێندەری هەیە هەر لە ماڵی خۆمەوە ڕەنگە دەستم پێ کرد بێ دواتر بۆ هەواڵەکانم هاوپیشەکانم لە پەرلەمانی کوردستان ئێمە زۆربەی زۆری ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین بەڵگاوەیە کە سەرۆکی پەرلەمانێکێکە لە پۆستە سیادی وەسیارەکان ئافرەتێک دانراوە کە پشکی یەکێتیە پڕکرێتەوە جگە لەوانەی کە لە زۆربەی پۆستە حکومی و پۆستەکانی تر کە هەن لە بەغاو لە ئێرە بە ئافرەت و بەژن پڕکراونەتەوە بۆیە من پەروەردەی ڕێبازێکم کە ڕێبازی مام جەلالە زۆر بڕوای تەواوم بە ڕێزگردن لە ئافرەت و لە ژنان هەیە دواتر هەر باشترین بەڵگەمان ئەوەیە کە هێرۆخان یەکێکە کە خانمیەکەمی عێراق بووە ئەمە وەکو ڕەمزێکی شۆڕژگێڕی ڕەمزێکی نیشتیمانی هەمومان شانازی پێوەکەین بۆیە لێرەوە پێش هەموو کەس داوای لێبوردون لە دایک مەکەم لە خوشکەکان مەکەم ئەگەر بەشێک لە کەناڵەکان وایان کرد بێ هەڵە تێگەشتن دروست بوو بێ هەرگیز نیەتم مەبەستم ئافرەتە سەنگین و ژیر و ڕۆژنامەنووس و قەڵەم بەدەستەکانی ئەم وڵاتە نەبووە تەنها مەبەستم ئەوە بۆ ئەم حکوومەتە بەداخەوە بۆتە هۆکارێک کە کۆمەڵێک مۆدێل لە سایەی حکومڕانیەکەی دەوڵەمەند ببنە خاوەن فێلا و شقا زۆر سپاس بۆ ئێوە